لا مەراسیمێکدا لە بارەگەی بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی ڕۆژئاوا بڕۆنامەی ڕێزلێنان بەخشرایە ئەو خوێندنگایانەی بەشدار بوون لە پێشانگای ساڵانەی بەشەپیشەیەکان کە ئەم ساڵ تەنها بە توانای خۆیان توانیان پێشانگاکە بکەنەوە. ئەمڕۆ هەردوو پەروەردەی سلێمانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ڕێزلێنانمان بەخشیە چەند خوێندنگایە کە لە پای بەشداریکردنیان لە پێشانگای ساڵانەی خوێندنگای پیشەییەکان وەشەکان کە ئەم مامۆستایانە خۆبەخشانە ماگونە ناسانە بەبێ ئەوەی پارە و بودجەیەکیان بۆ تەرخام بکرێت لەو ماوەدە کۆنانەی خۆیان کلایان بووە یا لە جیرفانی خۆیان یا لە کۆمەکی ئەملاولا بەشداریان کردو لەو پێشنگانەکە و پێشنگایش بەڕاستی یەکێکە لە گرنگترین کارەکانی ساڵانەی ئەو خوێندنگایانە، بەڵام بە هەمویان نایانتوانی تەنیا دە خوێندنگا بۆ ئەم دە خوێندنگایش ئێمە لە پای ئەوە بە پێویستمە زانی وەکو بەڕێبەرەتی پەروەدە سپاسیان بکەین، ڕێزیان لێ بنین بە بەهاندەرێک بۆ ئەو بەڕێزانە کە لە داهاتوە ئیشی باشتر بکەن کە بزانن لەسەر و خۆیانەوە چیان لەو ئیشانە ئەوانە چیان لە ماندووبوون و ڕنج و تێکۆشانی ئەوانە، چونکە ئەمانە هەمووی لە خزمەتی قوتابی خوێندکارایە بۆی ئەنجامێکی باشیان هەبێ بۆی بزانن کە مامۆستاکانە سەرڕای ئەمەم قەیرانە لەگەڵەوەشە لەگەڵیانان بۆ ئەوەی ئەو جێدەستیان دیار بێت لە پێگەاندنی ئەو مناڵانە. و ئێمە وەکو بەڕێبەرەتی پەروەدە هەمیشە پاڵپشتی خوێندنی پیشەیی بووین و لە وەرشەکانە کە لە قوتابخانە بنەڕەتیەکان و دەستپێکات ئەمانە بەردی بناغی خوێندنی پیشەین لە وڵاتە و سەرپەرشتیارانی بەڕێزیش کە مبادەرەکە لەوانەوە بوو کە ئەم پێشانگانە بکرێتەوە و ئەو خوێندنگایانی کە بەشداریان تیا کردبوو ئەوان پیان باش بوو کە ئێمەش دەستخۆشکەریان لێ بکەین. سپاس بۆ هەردوو مامۆستا قادر و مامۆستا جەلال کە سەرپەرشتیارن بەشدار بوون لەم مەراسیمەی کە ئێمە ئەمڕۆ سازمان کرد. سپاس بۆ ئێوە بەڕێزی شیوادارین ئەو کەسانەی کە دڵسۆزن و خۆبەخشن و لە زروفێکی ئاوا کە وڵات پیاڕات هەموو کەسێک چای لەوان بێت و بۆیە ڕێچکەی ئەوان بگرێت لە خزمەتی وڵات و میلەتەکەمان و قوتابیان و خوێندکارانە. سپاس بۆ بەڕێوەی بەڕێزیش. ئێمە وەکو سەرپەرشتیانی پەروەردەی پیشەیی ئەم ساڵەکە هەستان بەکردنەوەی چەند پێشانگایەک لە قوتابخانەکانی کە پەروەردەی پیشەیی تایە لە مەجموعی 35 قوتابخانە 10 قوتابخانە بەشداریان کرد لەگەڵەوەی ئیمسا ساڵێکی تۆزێ سەخت بوو بەنسبەت دیراسە و خوێندن و ئەوە خۆمان هەموو زروفەکە زانی قەیرانی دارایی و ئەمانە، بەڵام سوپاسی ئەو بەڕێوەبەر و یاری دەرێ پیشەی و مامۆسای پیشیانەکەین کە هەستان بەوەی کە پێشانگە بەشداری بکەن لەکردنەوەی پێشانگای ساڵی 2015 کە ساڵێکی تۆزێ ناخۆش و بەنسبەت دیراسە و خوێندنەوە ئێمە سوپاسیانەکەین کە دەورێکی باشیان بینی و نەیانش کەم و کوڕی بە خوێندنی پیشەیەوە دیار بێت. لە 10 قوتابخانە بەشداریان کرد لەکردنەوەی پێشانگاکاندا. زۆر سپاسیانەکەن، سوپاسی بەڕێز مامۆستا کەمال و مامۆستا سەدنازدار و بەڕێوەبەری گشتی دەکەن کە ئەوانش پاڵپشت بوون بۆ هاندانی ئەو قوتابخانانە بۆ کردنەوەی ئەو پێشانگای و بەشداریکردن لە پێشانگای پەروەردەی پیشەیە. پێشەکی زۆر سوپاسی تەلەڤیزیۆنی پەروەردەی یەکەم و زۆر سوپاسی بەڕێوەبەرەتی پەروەردەی سلێمانی ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتەکەم کە ئەرکێکی گەورەیان کرد لەوەی کەوا سەرجەم بەڕێوەبەر و یاریدەری پیشەیی قوتابخانەکانیان کۆ کردەوە بۆ ڕێزلێنان لێیان. ئەمە کارێکی جوانە سەرکەوتووە و هیوادارم کەوا سەرجەم قوتابخانەکانی کەش گرنگی تەواو بدەن بە بەشی پیشەیی، لەبەرەوەی بەشی پیشەیی بەشێکی زۆر گرنگە لە بواری ژیاندا و ئەگەر قوتابی بەهرەمەند هەبێت لێرە دەرەکەوێ و هیوادارم کەوا سەرجەم مامۆسایانی پیشەیی بە دڵێکی فراوانەوە بە کارەکانی خۆیان هەڵسن. بەڕاستی لە قوتابخانی ئێمە وەکو قوتابخانی برایەتی کۆمەڵێک مامۆسای سەرکەوتومەیە لە بەشی پیشەیە و هیوادارم کەوا بەردەوام بن لەسەر ئەو کاریان لە ڕۆژانی پشووی خۆیانە
لە قوتابخانە بوون لە هاوینە لە قوتابخانە بوون بۆ ئەوەی کەوا کارەکانیان جێبەجێ بکەن بە تایبەتی بەشی سیرامیک من لێرەوە ڕێز و سوپاسی خۆم ئاراستەی یاریدەری پیشەی مامۆستا سۆزە و هەروەها مامۆستا نیزار و هەروەها کۆمەڵێک مامۆسایکە کە لەگەڵیا هاوکارن ئەمانە جێگەی ڕێزلێنان و سوپاسە کەوا بیان کرێت و هیوادارم کەوا قەیران و هەروەکو کاری نەکردە سەر پرۆسەی خوێندنی پیشەی و خوێندنی کەش لە ناو قوتابخانەکەمانە هیوادارم کەوا بە بەردەوامی ئەم کارە جێبەجێ بکەن سوپاسدانەکەم. بەخێر بێن سەرچاو وەکو یاریدەدەری قوتابخانەی بەشی لەیلازانە بەشی پیشەیەکەی دەستخۆشی لە مامۆستا کەمال و مامۆستا شێخایار و سەدنازدار و هەموو سەرپەرشتیارەکانی کە و یاریدەدەرەکانی کە ئەەکەم کە ئەم هەلیان بۆ ڕەخساندین و توانیان ئەم ڕێزلێنانەمان بۆ بکەن وایان کرد ئێمە زیاتر پیشەیی پێش بخەین و ئەم ڕێزلێنانە شتێکی زۆر باش بوو لەبەرەوەی تەشجیعکردن بوو بۆ ئێمە زۆر سوپاسی هەموو لایەکەکەم دەستان خۆش بێ بە ئێوەشەوە زۆر سوپاس.